زيزبي كذا كماي ئایدن ئەوە تۆ بەزەم گۆرانی ئازانیە؟ ئەی نازانم ڕەفیقەکانم دایمە ئەوەم پێڵێنە دەنگە زۆر خۆشە بەس زۆر ناخۆشە و هەرم گۆرانیەشە ئەڵێی نازانم میتر بەچی خوپیەوە گرتووە سەوقا کاکە زای چۆن من ڕەفیقەکانم مادام ئەڵێ دەنگە خۆشە ئەوە مهمە کورەوە پێ و ڕائەبیێرن خۆشی چییە؟ ئەدیان چییە ئەیان تۆپێنم بەخبوری ئەم زۆر ناخۆشە دەنگە میشۆ میشۆ بۆچی تا؟ کاکەوت داوای قاوم کردو نیم سەعاتە میشۆ ساگەڵم دەبڕۆ بیشۆ ئەوە هەدا هەن گوێم لە دەنگێتی ئەو سەڵتە خۆشە ئەها گوێم ئێرە وەڵام دەنگە خۆشە باشە باوکم بە شەرەفم تابان لەبەر تۆ نەبووایە بە ڕۆژی ڕووناک هەزار شەقم تێڵە بە پاڵم کردە دەرەوە ئەو چۆن دەرکە دڵێ دەردەوەرتێ والله من بەقەدر مناڵێکی خۆمان خۆشمەیە زۆر ڕێک و پێمیشۆ نیم سەعاتە وتمە قاوم بۆ بێنە چای هێناوە کوڕم تۆ جۆرەکەی شووی داخل من وتم قاوەیە چا کاوە چاک فەرق چییە؟ باشە کاکە لە فەرقی نییە دقی ناکە هەر ئەو نەلی ئەزانیە ئەو نەک دڕشە ئەرزەکە گرفان خۆش ئەی دەستێ خۆش نەبێت گیرفانە پاکە میشۆیان پورە ناوە لاسە میکرۆبی نێرومیی تیا یاری بە یەکترەکەن پاکە جارێکی کە تۆ زێڕە چاوی ئەوە بکە باشە لە ساقا ئەوە گیرفان ئەوە گیرفان نییە ئێمە شواکە ئەڵم تابان تۆ بۆ دوو سێ ڕۆژ ناچیتە ماڵی باوکە بوو با چوار شەقیتی هەڵم سێجار لەو حەوزە هەڵە کێشم بە قورعان فەرقەکات حوزەکە لە کێشیە چەنە باسی ئەوە چییە؟ وەسل هنا وصل؟ بەعەکە بێنە باوکە ڕۆ 3 ملیۆن بۆ 3 ملیۆن 3 ملیۆن کەمە فەکیلە بەعا تابان 3 ملیۆن هیچی وەرە من ناردم سێ ماقەلم بۆ بکڕێ بۆ نێرە قەلەکان ئەی چی کڕیوە ئەوە تاڵە 3 نەعامە ئاخە بۆ نەعامە کوڕم ئاخە نەعامە لەکوێ کوردی نازانی ماقەل چییە؟ وی گیان دەڕاستەکە ئەو چوو زانیە ئاخە نەعامەی هێناوە ژنەکە دقی ناکە زۆر دەبێکەینەم دیوە ئەڵڵا زۆر جوانە 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 دوایەچم ئەزام ئەگەر نەمتوانی تۆ ئاوا ملیم بۆ بگرە منیش تۆزێ ئاوەڕست لێگرم زۆر قەینا پێیشە دانێم بەس پارەکە کابرا ئەمڕۆ پێی بڵێ بەیانی بەیان ئەمڕۆ پارە وەسل باشە بە قوربانێسە پێم نییە بڵێ بەیانی بێتەوە ئایبا نابێ کوردی نازانی تۆ ئەمڕۆ نەعامە پارە شێ کوردی نازانێ ئەدەبسس کوردی نازانێ کوردی نازانێ باشە پێی بڵێ ئەو کەسی لێ کڕیوە کوردی نازانێ لەوانێ عەرەب بێ دانجەر ئەتوانی پێی بڵێ بەیانی دانجەر یعنی ئەڕێ گەڕانەوە شت نییە گەڕانەوە نانی کەتەر خەتەر شێت مەکەمە باشە بڕۆ ناڕوە ئەو پارە لێ گەڕێ میشۆ ڕاکە ئایدن چەند ناشینە سەلامی درێژ ئەو زەلامە ڕاونێ ناڕوە شێتی کردنە مردیوە نازانم بەس بزانم ئەمە چی ئەمە چووە بە دڵا بەستێ ئایدن تو چی ئەخڵەکەی دەسەر ئەخیەوە چەندێکە لەگەڵمانایە زۆر ڕێک و پێکە تۆ نەوبیست تۆ لە گای لای گایەکەەوە دانی یا خویە گریا ڕەنگ ئەمە تیوە کەرمەکات ئەو زیزمەی کەسمای دەستێ پێکردەوە حەزم لەو گۆرانیە زۆر ناخۆشە باوکەڕ و چاکەشی ناخۆشە لەم هەتیوە نازم بۆ لای من خۆشە ئایدن نەڵێ گۆرانیم بۆ بڵێ مانە گۆرانی نەڵێ سوزان تەلەفۆنەکەم بۆ هێشوو ئەڵم ئەم ئێوارەیە داوەتەکەتانەکەین چکایترەوە تقریبا هەفتەیەکە هێناوێتی منیش پێم خۆشە زۆر باشە ئەبێت داوەتی کەم لە ژیانیانە بیان نەچوێت ئافرم زۆر باش جارە لە شوێنێک هەیە ئەو مریشکە سوورەکە ئەبێ بە دەنوکی کە هێن دەنوکی کەو ئەمانە جوانی سوورەکەنەوە ئەلۆ هێشوو گیان باشی قوربانە بم چۆنی ئەزیز دەکەم بە ساقە و بم زۆر سپاس دڵی من ئەڵێم ئەمڕۆ بۆ ئێوارە داوەتی ئێمەن ئایدنەڵێ ئەم ئێوارەیە بۆ ئێمە زۆر گونجاوە بە ساقە و بم قوربانی بێ دڵی ماڵی باوکیشی بێنێ سەلام لە تەڵعاتیشەکەم باشە دەی ئێوارەی شەڵاچینە دەرەوە باشە گیانەکەم والله ئای گیانی منی دەی سەلام کە لە کاک تەڵعاتیش
ئایدنیش سەلامی لێکە عليكم السلام عليكم السلام. دەیخوا لەگەڵ بەستاقە خوا حافیز ئەرێ ئایدن ئەوە تو بۆ ئەڵی ماڵ باوکیشی بێنێمە حەزەکەی خۆمان بە مستەقەفی بڕۆینە دەرەوە بابيجان قيتشيكم باوشي الرفيق ما قەی ناکە خۆ من ئەزانم ماڵی برازای خۆمە بەس حەز ناکەم حەزەکەم بەر خۆ چوار کەسەمان بین زۆر جوانە بۆ هیچتی زۆر تەرتیبات و خۆش و ئەوانە بێ سان ضلي كورة بيبو اوشتان. الو سرتشاو بجديتها كي والله يبيم ناخوش باشا بقربان باشا توزيج كيم توزيج كيم اخوان لك خافيس چی بووە والله بابيرم امري خوايك وی لەم کاتەیە قال لي ویش لاوروبا شينا بيانته لامريكا ابو خود زاني بابيرم ئێ انت ترانزيتي زور لما قاديشو لا ناوا وتيانا فاس يكين وتشينج يكين وانجا يكسر بوتانيين وبو كردستان ئەی کاتی داوەتەکە ئێوارە وليش نكم لنا بابيرم مردو دعوتي شي ئێ وڵا خۆ من حای خۆم نابم ماڵی برامە و برازامە و شووی کردووە و نابە خواشتی وا ناکەم تا چی ئەوە شوێنەکەم؟ گاتۆێرە داوەتی خۆمانەکەین يعني يا بابيرم بيتو جنازكي بلا والله عايدنا وتا خريكي دعوة كاري بو ناموسم نابي ئایدن ژیان بەستاقی ناوی دڵێمم تو گوێ لەم بگرە ئەو جارە زۆر دوورە كورة تابان شيء من تاقم مالو جنازكي ناقات او مقادي شوية ئایا ڕۆدە تۆ واز بێن ئازانی چی ئەوە تاکو ئەبنەوە و هەتا ئەو ێن و ئەوشتانە ئێمە داوەتەکەینەوە ما پێ ناچێت جنكم من اسل لوين نبم هر ابرو ما تشيت ناچێ ناچێ نابێ ئەڕۆ. ئێوارە چی وليش داوەتەکەکەین نكم من مردوه بابيرم اسا يك دنيا كسوكاريان بو ايوه دقيقة خزم ناس يا مان خوالي. هي لوي الروم خوالي يعني خۆش الروم بێت ئەزانی چی تو گوێ لە من بگرە ئەها زەین چی خۆ تا ئەوە گاتەوە ئێرە ێ بە حەوجارە شتەکانی خۆمان تەواوەکەین و دوایی ژەچین معەزەز و مکەڕەم داعانیش جنك شيء اسا جنازك بيش من ناقاته مالا ناموس ما بيت ابرو ما بيت ابي بروم من طوال تازي سهمو كزوك قال هەیەی لي منی شەبرد ئێستا دیستان تەلەفۆنکەمەوە بڵێم ناچین اخ بابيره شلون لما روشتي وڵا ئایدنەوە زۆر پێ ناخۆشە من ئلغاشی ناکەمەوە ئیتر ئەبێ هەلێکی بچکۆلانە بدۆزیتەوە بچین كورد جاري بامن بچم بزانم جنازك كيشتو نقيشتو مالا بقور نجي إخو مني اما شي. تعزمان هي ئیدە باشە خوای دەهەسە، خۆش منی دەهەسە، ژیان دەهەسە، باشە دەهەسە. بەس وەک پێم وتی باشە ئایدن گیانە ها مەجالێکی بچکۆلانە كتشيشنا جاري بابتي مزاين شي روايا سێکە ها مەجالێکی بچکۆلانە ئەدۆزینەوە ئەڕۆین كتشيشنا كمان اليوم او الثاني ابي اللي يرمس يقدر التليفون باشا والله الله هەربەڵێ. الو ها رستم خطاتك هاتوا جو بقرا لا فيتنا نوسن هتا خوما قماوي خوم ازارم تشي نوسم لا خطراني نوسن يستيم بابي يستيم رستم زو سيتو اخوان لقوا ئادێتەوەی بنووسی چی والله تلا في تيبو نوسين ئێ باشە ئەنووسی چی نوسم خو عافيكات ولا فلان مزقو بوي داني شنو ئێ؟ باپیری بابيري فلان وفلان وفي سال لا وكان ئابنووسە خومي تيك باپیری ئایدن زاوای حەمە ئاغا باوكي أي شو؟ يا اخي بو باوكي بنوسم ئەی بقول باوكي باوکی من گەورە بازرگانە لەم شارەیە و خەڵکەی ناسی و باشا اخر میزبووکی ئێوەم و بابيرم باوكي هرنا ناسيت دقیقەکەمانە لافیتەکەتی ئابێ هەر جوانە نابيش نك خومي هي النية ئەنووسن باپیری ئایدن زاوای حەمە ئاغا محاولاكم جيكم جيكم اگر وستك. حماغاكسي اگر اغاك حماك خوي خلق تيجا چۆن جێ ئەوە ئەەکەیتەوە جيك مو دوتو آه، بابرو تسيكا. يسك هاك خليك الجنازة ئەیدن كاكا یەک هەسێکە چۆن جێ ئەوە ئەەکەیتەوە ايشوا مجالێکی بچکۆلش بدۆزرەوە بۆ خۆمان کە بڕین بۆ دعوەتەکە يا باشا بس جاري بابا قما بزارم تشيا بزارم تشيا إيدي باشا. ايشوا میشۆ جا ام ايشو يا ناوی میشۆیە کوبانی دەی دەڕاکەتی و. میشۆ جا وەرە وەرە میشۆمانە لابە بیرە نەچێ ها سي ئەو مەجارە بچکۆلەیە هاتي ولي اللي خلوزة ايشي كله بوار قەیناکە وای میشۆ کوڕم. گیانەوانە لابە بابيري ئادەمی چی ئایدن بستاقە و فير نابي تازة تيفيري كيت ئادن من بابيرة مردوة بابيرة من مرد یعنی زعما تاتيكين زينو بيتو باوکی ئەم باوکت مرد بابيرة بابا بقرباني بيت برات مرد نا باوشي باوكم میشۆ گیان ئێستا خۆ باوکی بەلیانە باوک. گەێنی باوکی باوک. ئەمانە لابە و تەواو او لعبة ئەو خۆت نازانی چۆنە باش بس هات باوکی كينا باوک قشتي خلا توزة خلا باوشي نەکەی اخذ نەکەی دابا دوز اللي ليهم او ظلم او بخواته باوکی باوکی كاكا باوشي باوکی باوکی زۆر جواب شتەیتەوە سلام کە باوکی باوکی
بێتی و بێدەنە بێ بيديكم الفاتحة. يا ربي خوافك خير بێنە خێر خلبه هاتي ميشو خلبه كرم آوي كناني بو أكرم كناني بو أكريد مە شێرێکمان لێ بردووە هی ئاوە هی نانە ئەو دڵم خەریکە تاقێ جا تۆ هەر شێرەڵی فرۆزین چ پیاوێکی گەورە بوو بەخوا آخر دوانية باپیری ئێمەش نەبوو بە حیسێتم کە لای ڕاوەستام لە ناو کیاب ئارە کاکە ماڵا من کەی باسی باڵاکە باسی گەورەی باڵای ناکە هەزار ڕەحمە لەو قەبرەی کاکە گیان ئەو باپیرم هەزار کتێبیدا نابوو ئالێوە بەڵام سەرەوا و لە مێشکیانە بوو خوێنەواریشی نەبوو جا بۆی ئەوە ناڵێ کە ئەها لەو بازارە و ئەڕووی عالم ئاو دەستی بەستنیەوە ئەگەر بۆی ئەی تاپ ئەخ باپیرە ئۆک باپیرە وای باپیرە باپیرە ژیان اقبا بيلا ئەرێ وەچی یعنی فرقی شاتی عێراقی من هەرتی مودیە و مەیلێنەوە بابا ئەرە ماڵا بخۆ بەس بەخۆ دامەزرا میشۆ لێرەیت ئەرێ تعزیش ناقەر باڵغە هايدن جن زور زور جوان دەمە دەشکێنم بەش نییە من نەڵیتوە سەیریش نییە ماکەی نو جوان زور زورة زورة بڵێ زۆر جوانە جیایە زۆرە جیایە مەخسەی وێڵێ قەڵەباڵەخەیە بە شەق شێت یەکەم بالغ ئەیدە باشە ئوف جازانی ئەوە چی چی ئەوەش خزممانە ئەمە نەوەڵا لا ملافت أنا وساقم خەتاتەکەی یاخوا بەخێر بێ سەر چاوم نەتەناسی نەمناسی بەخوا وەڵامیش نەینەس ئێ ڕۆڵە خەتاتەکەی بۆ نەیناس بەساخر هەرە بۆ نایناستن کاکە جان هەچی لافێتی ئەم شارەی لە ئەم پیاوەیە ئەیدی وەڵای جاخۆ من نەمردم تاکۆنیە تو واز دەو بێنە کاکە با ڕێوشێنی بۆ دانیم زین چۆن قەبرەکەی و لە چۆ بۆی بی ئەر وەڵا ئەبێت تعزیکی وای یعنی ڕسوول زین چۆنە باپیرم بە ڕەحمە بێ زۆر ناودار بوو ئەبێ هەرچی لە چوار پارچەی کوردستان و خەڵک بێ بۆ دەنگ باتەوە ئەزانیشی خۆقسەکەی و تااب لە شوونێکی زۆر جیاوازا بێت خۆفیکا باپیرە زۆری وادی دڵ و زۆر نابوو بەڕێ مناڵ با لە هۆڵیشی حەفلابینی مش قولاني ليه تۆ زۆر بێ عقلی لە خۆڵی دەوڵە زۆرنا شۆشتی وە بێ بێ لە شوێنێکی ڕاقیا بێ شوێنێکی پاک و تەمیزا بێ کاکە قەبسەر قەبرانە هەیە گردە ئەو گردانە ئەرێ خالە تۆ بۆ ئەمەنە سەیری کاکە وا من گوێم لە تەپڵ و زۆرناکە بوو هەستام سەر چۆ پێم کرد ئاخە من تعزیەمە هێشتیا چۆنە وڵا نابێ کاکە عیب بەو قسانە مەکەن کەی وەختیەوەی ئەو قسانە دەگیمەتی وشتانە بوو واڵڵا وا نابێت ڕۆڵە من ئەمە بە شێوازی کرد ئەرێ ئەمە لا بەدا تعزیەم هەیە دە تعزیەم هەیە هەستم بە شەق بوو کەمەوجی لای ئەمە ليدا کاکە بوو هاکەن یعنی باپیرم ئاگاتە لێ نییە مەقسە حەزی کردۆ لە کوێ بنێژرێ حەزی لە چی بووە لە شتێک هاوەڵی بۆ حەزدێ خواردنەڵی وانە ورە نە کاکە باسی قەبرەکەم خواردنی چی جارێ من قەبر باسی قەبر لای من نازانم بەخوا من هەر ئەوەی من ئەوم پێ باشە لە هۆڵی حەفلە ئەزانێت چۆن باپیرم زۆر هیوایەتی سەفەر و سیاحە بوو ئەڵێ چۆنە جارێ لە پێشە جەنازەکە بخینە پیکابێکەوە ئەوە سەفەرێکی ئەوە قەشقۆڵی بکەین دووشیش گۆشتە بژێن و لە سەروی ئێدە تاو لە هۆڵی ئایتر حەفلەکەەوە حەیامانە چێ کاکە گیان باپیری من ناودارە هەموو عالەمەی ناسیە ئەوە تۆڵێکی بەخوا مەکتەبەیەکی دانابوو هەزار کتێبی تیا بوو خوێنەواریشی نەبوو سەرەوا و لەو مێشکیانە بوو باوکم بۆ خوار ڕاوەستەکە تۆ ژە بورە کاکە هەموو جار ئەها بۆ لای من ئەی بە بۆ قەشقۆڵی هیوایەتی قەشقۆڵی كشكولي بەسە چەنە بازی ئەزانیی کاگایدین وڵای جلی تاقمی جلی کوردی مێ تازێشتا لەبەرم نەکردووە بۆ حەفلەکە لەبەر یەکەین لێ شوێکسێر بێ بۆ قەشقۆڵی من جا كردية باشە بەقوڵم باشە تۆ بەس چەنەم مەیە تعزیەم هەیە من وەرە خۆ باپیرم پیاو نەبوو مەقسەد میعی پەپولە بوو بابي لبيا نبو چی ئەدەب سست وە توتت ئەو بۆ ناوێرێ ناماقوڵیە بکە خێرا تۆیلێت و ئەمرن نەمێنێ وزبە چەنە بازی تخوا کاگایدن یەک پرسیار بکەم ئاسایی بێت چەند تازێشە نازانمە لەگەڵ پاکەتی قاو و تاقمی قاو کاکە باسی قاوەمەکە یەکسەر ڕاکایی هێنە دەوازی لێ ئەڵێم تازیەکەمان ئەکیت قەرباڵم خواردنێک بێنین باڕ و زەبی لای و خەڵکە نەبین باپیرم حەزی لە چیە کرد وە باوەی بۆ خەڵکە کورە هەزار ڕەحمە لەو باپیرە بەسە بابە و چیتانە ئێوە خۆ من نارم جوو لێ ئەدە تۆش مەمان جوڵێنە ماڵاوە باپیرم حەزی لە کەباب ئەمە کەباب جار باپیرم هايدن قش فلافل اخو ئەمە وازان لە مەطعم لایاوە اخواتنا ناخون طلب ناكن وەزانە مەتی وەزانە بۆ خۆمان داواکە تێگێنەدا کاکە باپیرم مردووە بابيلا باپیلا هاجي هاجی مرد
باشە زۆر خۆشەویست تازە عقلی پێشکاوە بخۆ لە حەمامارە پشتێش بەخوا هەموو جا تەلەفۆنی بۆ کردم ئەوێ حەمەوە بەڕێگاوم کفتەکە حازرکە حەزب لە کفتە هیوایەتی کفتە ئاخر کفتە و کەباب بەیەکەوە وەڵی کاکە ئایدن حەزی لە ماسی بوو باپیرە لە پەیمانێم تێک نەچێت خوا باپی لە گەولە بوو ئەزانم کوڕم چەنە زۆر مەیە باشە جا چەنە تا تێگەیێنیت قەی ناکردی گوێ مێ ئەوە کفتە وتە ماسی حەزی لە ئاخر ماسی ماسی. بەیانیان بیهێنینیانی وەڕۆژ ئاخر ماسی غەلووز بنووسە خەڵوز ناخورێت کوڕم خوا یەک شتە بیر شۆت خوا باپی ترشاتی عەمبە ئەمە ترشیاتی عەمبە بە زەیتونی ڕەشەوە ئەخدە ترشیاتەکە هەو زەیتون بۆ کاکە ئەو زیان مەسرەفیە خۆ هەیە بەڵام وازی لێ بێنە حەزی لێ بوو حەزە بێ بۆی بکەین کاکەجا باپیرم هیوایەتی حمص بالطحین بوو ئەمە حمص کاکێکیان بە قوربانی چاوم باش شتێکتان پێ بڵێم ئەی نانی بەیانی ئەبێ نانێکی وا دروستکەین بێن بەو خەڵکە لە عالەما دەنگ باتەوە وەڵای مە میوانمان زۆرە بێ بەتەشی بەتەشی بەڵا فکرەیە ئای چۆن؟ لە تەعزیانانی بەیانیان نییە وڵای ئەمە جیاواز بێ بێ تەعزیەکەی ئەمە فەرقی هەبێ فەرقی کاکە هەیە، فەرقی وەڵای حەزی لە چی بوو باپیرم بەیانیان وەڵا بەیانیان ئەوەی ڕاستی بێ حەزی بە ماست بوو ماست پەنیر پەنیر قەیماخ قەیماق پەنیری پێستا پەنیری پێستا هێلکەی دەڵەما حەزی ئالەو شتانم دەڵەمە بەخوا بە تایبەتی هیوایەتی قەیماق بوو بەغا سەمونم بووێنە ئەمە نەبوو شفرێکی بچووکیشم کڕی بوو لەگەڵیان ئەوە ئەو قەیماقی خسە سەرە و سەمونە ئاوایی هێنا لەسەر ڕووسایی دەهاتەوانێ بەخۆنی شیرینی خواردە بوو بسواس عادەوشێ ئەی تۆ بۆ ناڵێ ئەوە تر بۆ ناڵێ کولێرە بەڕۆن کولێرە بە تەنور ئەمەندە کولێرەکان بە کونجی پێوەکەی بە قوربانم هیوایەت کولێرەیە آخر وڵای ئەم تەنور لەکوێ بێنین هەیە هەیە زۆرە جا یەک شتیکەی حەز لێ بوو ماڵێ بە قوڕنەگیرە 12 کەلانی بە 2 قابزەیتەوە خوارد کەلانەش کەلانە بە پیاس ئەی من ئایدن ئەیڵە باپی لە زۆر حەزی لە قل بوو هەموو جار تەلەفۆنیە کرد ئەیودەوە هاتم با کوڵەکان نەزانن دوو قلم بۆ بێت بۆ تەمەنەوە باپیرم خەریکی قل بێت ڕواناکەم باپیرێ مشتیواناکەم تۆ بۆ مختانەکەی گۆشتیاتی خەلیە ماڵێ بە قڕێگیرە خەریب و دڵم هیم کات خەلیە کوڕم جواندانی پیانێ ڕاستەکەەوە خواردی کوردی نازانی. کلیا ئەوەیە کاکەسە تەواوەوە ئەوە نانی بیانی ئەوە نانی بایانیمان نووسی بە ئەسا بینە سەر یەک شتی تر لە هەمووی زەرو شتێتر یەک دقیقە پەنیر بەکەرە زاحیکە بەقەرە زاحقا زاحقا تەواو ئەجا کاکە کاکە من هاتووم بۆ لافی دەبنووسم من چاقم بەسەروانێ خێرانەوەکان پێ بڵم بابڕۆم دوکانم داخست بە ساقەم پەلەمەکە چاوەکەم ئەخ من دوکانم داخست خۆ تازیێمە لە تازی خەڵکی تر نابێ بچێت چاوەکەم خۆشتانی وێتی ڕۆڵە نووسرا هێشتا سەرێکی نەهاتووە لافی لافیتان بان کردەوە ساشەشی دقیقە تەواوی بە حسابەکە تەواو مەشیارێکمان لێ ڕۆشە خۆ گاڵتە نییە دەبەسە کاکە دەبەسە سەری لافی تەژێت پەلەمەکە یەک دەقە مەجای منێ کاکە نانی بەیانی نووسی هەمووی یێنە سەر شتێکی تر کاکە لە هەموو تازیەکە ئەو ناژێردرێ من ئەمەوێ شتێکی زۆ جیاواز بێ تازیەکەمان با دەنگ باتەوە چی تەوزع بکەین قاوە قاوە میشۆ زەڵاتێ لای قاوە بایبێتی قاوە نەوەڵام من پێم باشە حموزیات تەوزەکەی ئەوەش نووسە بەس یەک ئەمە حامس چیتری حەزیە بوو پیرم ئەو هزار ڕەحمە لەوە قەبرێ هیوایەتی شووتی بوو شووتی یەکی شووتیەکەی علاقەی نا ئەوە قاشەکەین و لەسەر قابل شووتی کاڵک حەزی لێ بوو حەزی لێ بوو ئەمە کالک پەلەم لێمەکە کوڕم سەلەی منە ئەمە کاڵک چیتر ئایدن مانگۆ مانگۆ چیگۆ مانگۆ میوە مانگۆ ڕاستەکەوە تازە هاتووە بیرسە مانگۆ لەگەڵ ئایس کۆفی ئایسکۆفی چییە؟ کاوە ساردەکە و شتێکی تر بۆی جیاوازتر بێ ڕسم باپیرم لەسەر کاوە کرد ڕاستەکە ئافەریم کاکەجان کە ڕسمەکەمان قسە سەری تێگەی ئەو کاتەوە بە سپۆنسەر تازەکە زۆر جیاوازە بێت ڕسمێکی ئاوای کردووە ئەوەش دانێ قاعەکە 2-3 کەسی تایە فرێ ئەمە کەوی ستافەیە شەلیکە گەولە ڕاستەکە پالە نییە بازی سەوازان پارەیەوە ئەمە ئایس کۆفی بە ڕسمی باپیرە لەسم قاردەکە ئەوەی ئاوا کردووە باشە ڕاستەکە تۆ توانی ئەی بۆ یەک شتی کەژ نەکەین
بۆ ئەم تەعزیە ڕیکلامێکی بۆ نەکەین لە تەلەڤیزیۆن کەناڵەکان فەزایی محلی هەموو ئەم پۆستەرە گەورەکان هەیە ئەمە بە پێشی سینەما بڵێ 50 دانەکە بە هەموو کۆڵانەکان وەرە بۆ 50 150 بۆ 150 لاوتان لەبێ هاولانی خۆشەویست ئێستا لە تەعزیەکەی حازی گوتبەدین ئێمە وەکو بنەماڵی حازی گوتبەدین کوتبەدی چیە ڕۆڵە بڵە قوتبەدی حیامان مەبە گوتبەدین ئەی جەماوەی بە شەرەفی کوردستان کوردستان نییە ئەی بەنگلادیشە دەبابێن بابێن کورە ئەخی کەس مامان وەرە دەبابە هەموو تاوەلن تەعزیەکەی حازی گوتبەدینە بابە دەجوان بێ بڵێ کوتبەتی بەخوا کەس نایەت حازی قوتبەدین ئەلۆ ئەلۆ ئایدن ئەرێ چی و کرد ماڵە چاوەڕێمانەکەن ئێمە موعیدمان یاونەتیە ئەرێ ژنەکە بۆ خاتی خوا من لە تەعزیەم وا خەریکی شتە نووسین وا خەریکی شتەکان بۆ تەعزیەکە حازرەکەن ئێستا وەختی ئەوەیە من ئەوە نازانم هەر ئەبێ بچین کەیفی خۆتە تۆسەکمان پێجو خێرەینەوە ئەخ ناتوانم ژنەکە ئەی هاوار ئەوە تاوەرەسی کە بزانە لێرە چەند کەسی دێت ئەی باشەوە خەریکی چینەسە چیەکەن لەوێ ژنەکە جارێ من لێرەیە ئەم جارێ دنیا لێرێ دەدای خدای قساکەم ژنانی زۆر خەرباڵەکە کاکەوا بوو بە شەو من وەساگەم 2 ساعت دیزنیام 6 ساعتە لەسەری وەساوم باشە بە ساقەم کاکەجان ئێستا سەری لافی تێ کە تۆزە خراگەم ئەو چنێک لەسەری ئاخر خۆ تەعزیە ئێمە بێت جیاواز بێت لێ خەڵکی تر ماڵەکە جیاوازە چییە پەلەمەکە خۆ بێ تاوێکی لافیتەکە هەمووی تاوکە کوڕب ئەسە سەری تۆژێک گەڕە جەماعەنجا لە لافیتەکەیە چی بنووسین وڵای تر ئیش و کارەکانمان بنووسن لەسەرەوە بەڕەنگێکی جوان ئەنووسین قوتبەدین پیلۆزە کوڕم خۆشبی نێنەوە مردووە کورە دەتۆن گوێ لەو بەڵە کوردی نازانی دوای ئەوە دڵگرانین باپیرەی ڕۆستەم ئەمە ڕۆستەم کوتاڵ فرۆش ڕۆستەمی کوتاڵ فرۆژێ خۆ ببینوسی کاکە ئەمە کوتاڵ فرۆ ماشەکان پۆپلینمان هەیە خاممان هەیە خام ئەنجا مەتاتمان هەیە هەروە بێت تۆ قماشی ماکسیشنامان هەیە درێژەکەی بەخۆرا خەوت کوتاڵ ناکرێ بە قوربان ڕۆستەمی کوتاڵ فرۆشی تاو کاکە نابێت کاکە جیاواز بین با ئێمە خەیجێکی هەیە بە قوربان لە خۆ فڵان تاو نە باشە تەفاسی خامیشمان هەیە ئەوە خامم نووسی ئەی دەباشی یەکجارنە تۆ تاوکان ئەم گۆرە بیر چوو دوای نڕینە نووسی نانا بیرەکەمەوە باشە دەی تۆ تاوبووی پالەجان قەیاری کۆسمەتیک قایلی کۆزمەتی باپیری قایری کۆسمەتیک قەڵەمی چاو قەلەم ساو چاو مەقەسی بەرسمێڵ مەقەس بەلسمێل سمێڵ ئاها شامپۆی بن باخەڵ سامپۆ بن باخەل بن باخەڵ جلی خەو زلخەو خەو گۆرەوی زستانە گۆلەوی زستانە ئەجا لە هەمووی مهمتر کە تازەغی بەناوبانگە بێت سوراوی نەماع لە هەموو ڕەنگەکان گەرنتی لێ نابێتەوە سولاو لە ما لە هەموو لەنگەکان گەرنتی لەوەی تابانخان تابان خان ئەو بۆ بەستم جان ئەدەبێت شێتە ئەڵی تووتی هەموو شتێک لە تۆ قسە لەکەی چەنە مەیە زۆر شێتی کردن بە قورعان خەی ناکە دەیبزانە چی کەماوە دەیبزا حەبە هیچی ماوە کاکە حەمەدجان والله من هیچم نەما ئەم بابەتانی ئێوە باسەکەن هیچ لە مۆزوعەکانیە بنووسە محەمەی بازرگان و تەواو محەممەدی بازلکان محەممەدی بازرگان دێتەوە وەڵام منی بۆ تاوا کاکە من ڕاستە کوڕم من کاکەجان من لە کوونە دیوار هاتوومەتە باپیری ئایدن کۆمپانیای کۆمپانیای وان تروسی لوسی بۆ کاری بۆ کاردی تەوالێتی غەربی بۆس ئەلیا بیوەسێنە بۆ مەغریبیا بینم کەوتوانێ ئەو غەربی و نایەنە کاکە من یەک هەفتە هەچوو ماڵی دراسەیەمان دەکەم ئەو بۆ وای بگیریم کەوتوانە غەربیەکەمان تێک چووە واشەرەکەیتی ئەیدا ئاخر ئەسڵ نییە ئەرە سۆندەکەی خەتی زەریتە ئەوە خەتی زەریدیان دوو پێچی خوا بۆ خاتی خۆیانمە تەعزیێمانێ ئاو دەستی چی واشەریی عیبە والله من باپیلا چی ناسیەم هەتیوە میشۆ ئەو بەڕاست دەبین و سەرنەجاتمان بە بەس بنووسم چی ئەوە باپیلە یەک دقیقە باپیلە خەدامەی ئایدن زۆر باپیرەی خۆشەویست ئاین میسۆ ئەمە میشۆ میسۆ جیکنا
جيقنا جيكنا لك لك حيامانە چه جقنە و میقنە نەنووسی هی مریشکاوە جيكنا لك باوك من باوكن هاي جيقنا بنغلاديش لك يلا ميشو جيقنا جيكنا تواوا يتلس باس جي قنا كنا كنا اما فلادين لك إنا لله وإنا إليه لراجعون دەست خۆش لا بۆسە کاکە ماوە ماوە. لە ژێری شەو بنووسە هاتن بۆ هەمووانە أها تشاول لي على قصيا لمنار يا لشيت ئێستا کاکات اینجا من کامیانم والله من هلك يا نيت زۆر چاک زناح خاص للأوائليش هموانا كان بازيتو بس کاکە تەواو طابق قربان ألو جنكا كورة بابا أي هاوار بجنكا أخم لنا وخلقام شو نبي هستم ئەی باشەوە خەریکی چی نەسە چیەکەن لەوێ كورة كاكا خليكي لافيتين كورة خليكي قبرين كورة يك دنيا خواردن أهينين وأي شون بابا خويم أمانة تعزية كمان جواز بجنكا خۆتاوت هەن نەکردو لافیتەکە والله والي أبوينا ولا نوسين تەعزایکی بنووسە بیرە نەچێ ها بنووسی زاوای حەمە ئاغای تاجری شۆفڵوشتی و ئەوانە ئای بێ بینووسی ئەی چی باوکی منە و گەورە بازرگانە لەم شارەیەوەی چی خەریکی ئیشی شۆفڵەکە باش دە باشە بە قوڵان بیر نەچێ ئەها فرسەتێکی بچووکیش دۆزیتەوە ڕۆین ها و پێ و بڵم ئێوارە هەر ئەڕۆین کەیفی خۆتە باش دايخ تلفون بونا كتو جاري والله يكشت مع النقصان اللافيتك يا چیە خێر أي بابا تاباني خيزانم أي نابي بنوسم كاكا جاب ئایدن جاوی بۆ چییە کاکە جا خۆ بنووسینە زاوی هەمووان بنووسێ آخر روحك آخر روسم جان شاوي من استلو نازم نعمة يا أجيم بخواه مو هيني خزود ما نابي يا بنوسم دەبینوسە حکم لی ضرورة والله کاکە ئەنجا من قوڵ وڵاکە ماڵە خەزورای منیش بنووسی آخر ده نابي كاكا جا نابي والله بنووسی أي بوك كاكا يسق بە سمك. چی باسیەکە وازی لێ بێنە کاکە وازی نابي تواسي بينت يا کاکە جان ڕقم لە خەزورمە کاکە خەزورم بنووسە ژمراکەم نووسە کاوە چەنە باس أولاي ناوكته ومداش كاوا کاکە جاوە چ لاقی بۆ مۆزوعەیە بەساقم لای بە کاکا كاكا جنب قربانم خلافيتك نبي متجاوز من العالم بەرەوەڵا أمانة بەسی من هیچ نەنووسی لا باشا بس کە من قسەیان لەگەڵ ناکەم باشا بقربان أما بابيري أيضا كأكاتا خزوري حما غير شوفل ساعاتي يشكدني شوفل 50,000 ئایدن جان دلایە بە قوربانەوە کێ وەختیەوەیە كاكا لاەن بقربان بەساقم لای يا خزور ما بقربان تجاوب با خلق بزانك أود ونيا كسوكان من هي عشائراني کاکە ئەوانە لەسەر چیە نووسن ها ئەوانە لەسەر چیە نووسن بس اللافيتا لساتشي کوڕە لافیدا هەمووی مەترە 2 مەترە و ناوانە بەشی 6 مەتر ناکە تو دمت الدروسكا ئەی طبعا زیاتەیە کوڕە لافيتي خلق متر بدو متر باي اما بيز بحفتابه با جواز بين هەمووی جيتا بەخیاسا بۆمانێ مەگەرەوە لەسەر لاتی وار بینووسی الو يعني شي يعني لما قادي شو بفرو بارانا اي جنازك اوه باشا بقربان سباس انا كين ممنون والله هيك خێر والله على الجنازة قال أنا بيك حفتي كجنيته هرشي تياره هيلي واستوى بفر باران قال ترزه باريو يجيب قدر يوزي قبل لا حول ولا قوة کاکە منە ڕۆ من ئیشم بەجێشتووە من لە دانیشە بۆ شۆڕە کاکە تۆش کاکە گیان خوا حافیزە بێ کاکە پارەکە منێ با بڕۆم نیستم من چوە ساتە لەسەرەوە ساوم ولا بابا باري تشو بين خويش تاعك شتنا بقربان ئەخم هاتم بۆێرە لافیدەدا بوو نووسم خۆتان تاخیر بوون باشا جنازة كنا هاتو تويلو هيك نوسيو بارو بيني کاکە هیچم نەنووسیوە بەس من هاتووم بۆێرە تاوا لێرە مەوجود كاكا بوو. دوقات الدين دوقات الدين کە هاتەوە ئەنجا دێنی و حساب بوو تەواو الو تابعا ئەلۆ ئایدم گیان بتزيرو ناوجنا اخو بتزيرو بابتشين بو دعوتك جنازة بابيرم تأخير بيت زۆر باش بۆچی بچمەوە ژوورە وەڵا ناچمە ها كاكا جا من الروم بۆ شوێ کاکە بۆ شوێ عیبە والله من دعوتهم هي بيب الروم کاکە ئێمە دنیامان ئاگادار کردوێتە بیوانمانە حیب شوێ بۆ جۆڕ كورة بابا يوزو سيرن والله بابيرشم هر آواهي بو
کەسی بە پیاو نازانی ئەینەوە بیستوێ چی بچێنێەوە دووریتەوە یعنی دو خۆ دەبێتەوە کاکە بۆ چیە بۆ والله کاکە جۆ بگرن بە قورئان ژێک ئیشم بەدێشتووە ناکرێم لە لێ دانیش بەخۆم نیژڕ بۆ چۆ کاکە چی بکەم لێرەم بەخوا زانیسی حەمەجیان ئەگەر لە ماڵەکە بێ منیژێ ببڕم وا بزانم قماشم بۆ هاتووە باشە بە دانیشی شەڵا قسەی لێ یەکەیت کاکە چی دێ بزاقم وڵی پارەکەم ێ با بڕۆ پاچی کاکەجا بڕۆ بەساقم دوای خۆ حسە لەگەڵ دۆستاکە داوێت مرا وڵی سە پارەکەم ێ من چێڵی کاکە نایێت تۆ نەوەڵا چاڕی پارەکەمەکەم دە بۆ خۆ دانیش هەلو خۆمیان ڕۆیشن چێ پارەکە من بە وڵی لێر ناڕەوەتا و جەنازێنێتەوە ماشەڵڵا لەم جوای چییە دوو زەبەردەمی مانگە لەبەردەمی ئەستێرەیەم کچی ئەرێتۆ ئەسپاس دەستخۆش سپاس 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 بگورە شەکرم بچوو نەیهێنی نەکەیشتیوە خۆ شەکرم لایە دوو شەکرم بۆ چییە خوا لێتانەکە نەنەعیب نییە با هەموو عالم بزانێت کە من شێت و شەیدای تۆم ئەشکم ژەنم سەڤیۆڕم لێم جمعە هەموو شتێکم بۆکەیت هەموو شتێک ئەوە چی تو ئەو بە بێدەنگی دانیشیت حەزەکەم جۆم لە دەنگە بێت حەزەکەم جۆم لە چریکەی سەڵتێ بێت هەڵێم برادەرێکیان برادەرێکیان ئەی نووری چاوم برادەرێکیان من بابۆنی خۆشی تۆ ماوم ئەرێ ئەوە چییە ئەو سەوتە ئەرێ تۆ کەناریت ئەرێ تۆ بولبولیت ئەرێ تۆ چیت ئەی هەوار جاخۆ من دایمە ژێم لەو سەڵتە بێتن ئەو مێشکم سافە بێت ئەو باشە تۆ ئەو سەڵتە خۆشە و پێوەیە تۆ نازانی تۆ تەپڵێ بە فەیروز لێیاوە تۆ کەلسومی کوردیت وعدت ئێمە کلیپێکە بۆکەم چۆنی کلیپم بۆکەی ئەوە نیە ئەچینە ناو دارستانێکەوە ئەو بم بۆ ئەمەزۆن هەمووی خاباتە بە ناو دارەکانە تۆ ڕاکە من ڕاوتەنێم دوایی لە پڕێکە خۆ خەرە پشتی دارێکەوە من نیم ئەو دۆزمەڵم نعیب نییە با دنیا بزانم من تۆم خۆشەوێ هەموو کاسم دی بەخۆشی هەسارم لە دڵداری بە تەنها ماوم لە شاری غەریبی نەتخوا غەریبنی بە تەنیانیت ئەوە نییە منە لەگەڵام ئەوە نییە تۆ لە ناو دڵی من نای ئەڵڵا لەو پێکەنی قەت دڵ نامن بەجێ بێڵی هیچ شوێنێ بەبێ من ناکەی کەرێتی وا ناکەم ئەوە بەڕاستدا ئەبێم بە عەدەل ئەوە بەیەکەوە بێت یەک تۆستاڵە بۆ پەنجەیەکی ئاوا لێ نایە نەختێک شیرین بێت عیبی چی بابە من هەستم بە هاوارکەم بڵێم خۆمریم خۆشە بێت خەڵکی نەعی هاوار خۆمریم هەستم بیکەم بەهەرە هەی جمعە قۆمری لە دەورێ گەڕێ باڵا بەرز و لاش بەفرینێ بە قوربانی ئەو خاڵی سەڕومەتم ڕومەتم؟ ئەوە خاڵی تەنێش کونەلوتی پێوترێ جمعە ئەڵڵا لەو سەوتە خۆشە بڕیەری چی بم چۆخەک جێبێڵێم بێخەگاوارە و دێوانە وێڵێم ئەترسم بمرم دەخ لە دڵم بێ خەکی غەریبی ئەهوو گەڵم بێ ماشەڵڵا کە دەنگە ناخۆشە ئەرێوە چییە تۆ خۆت ئیزعازنی کە گوێ لە دەنگی خۆ دەبێ من دەنگم ناخۆشە هەر زۆر یعنی حسابات مەکرد هەمووی لێ تێکام دەبەسە ئەی تۆ نەو کلیپێ بۆکەم تۆ بە دارەکانە ڕاکەمیش بە دواتەوە من ئاگوو ئەی تۆ وەنەوت جاوە کلیپ و بخەوە خۆ چاوشارکیە خۆرەش نەکازانین چۆن دەنگێ بەجددی پێ ناخۆش نەبێ زۆر ناخۆشە ئیزعاجە کردم تۆ منم بە منەڵی تەپڵێ بە فەیرۆز لێیاوە و کەلسۆمی کوردی و من واموتووە ئای بە منی واناوت ڕووی بابم ڕەش بێگەشتی واموت بێ من وادە بەسە وامەڵێ جمعە بۆ دوجارە بەجێ دێڵێم لە ماڵەوە ئازیزەکەم ئەخ بۆ ئاماجێ ڕۆژی ڕووناگەڕێگەی تاریکی ئاکێڵم
ئازیزەکەم. ئازیزەکەم ئەزانین چۆن دەنگی ئەمەە ناخۆشە من بەجێ وێڵم جاکوا بەجێ بێڵیت ئەوە من بەجێ دێڵم ئەچم لە سەربانەوە حساباکەم دوام نەکەوی ها دەنگێکی ناخۆش بێجێوی یا من دەنگم ناخۆشە ئێستا ئەیجاران بۆ چێ و دەنگە خۆشە ئەزانی بزۆر گۆڕاوی من دەمێکە شاسواری خەونەکانمان گەڕام بۆ یەکێکی وەکو تۆ غەدان نەڵێ دۆزیمەوە تۆیت من شاسوارم ئەخ لە ئەسب نازانم اعتیادیە بەس هەرچی خەونەکانە هەیە بۆ تێنمەدی ئێ نەخەوە تابی پێمەوە بڵێم خەریکی چیت بڵێ وەڵا خەریکی چێش لێنانم من خۆم لەگەڵ تا لێنێم تۆ برنجەکەم شوێرە من ڕۆنەکەی تیەکەم بە کەوژیرەکە جوان جوانی یەکەم بەیەکەوە ئیشەکەین چکەشم و پیاوی یەکسانن بۆ معلوماتێ من حەزیش ناکەم لە ماڵەوە ئاوا دانێشی مەشغوڵی ئیش و کاری نازانم ناو ماڵ و جلم بۆ بشی و چێش یەنی قبوڵی ناکەم ئەی برادەرێکم هەیە ناوی کە هەمە عەزیزە پیاوێکە پیاوانە بیبژێریت ئێ کۆمپانیای هەیە لەوێ پێڵم لە ئۆفیسێکی خصوصی تۆ دابنێت ناجمع من حەزم لە ئۆفیس نییە من حەزەکەم لە ماڵەوە خزمەتی تۆ بکەم من حەز ناکەم حەزەکەم جەو بگۆڕیت حەزەکەم وا هەز بکەی کە بزانی کە جومعە هەز بە یەکسانیەکە چونکە لای من مهمترین شت یەکسانی ژن و مێردە خۆمری ئای خۆمری یاخوا بمری قوما جمعە یاخوا خۆ بمری چی دەوێ ئەوە لەکوێ نامێ بڵێم پیاوم هاتوێتەوە چیمان هەیە هیچمان نییە هیچمان نییە بۆ هیچمان نییە ئەی تۆ باش شتێکی لێ نایەوەکو ڕۆژان ئێ باشە ئەخی بۆ شتێکە لێ لە ناوەژنەکە لەکوێ بوویت جا چێ سا خێرا شتێکی جخۆشە بۆ لێنێم لەکوێوی پێ دەڵێم من ئێ لە کۆمپانیا نەبووم ئێستا هاتمەوە ئاخە ژن چۆنە بچێتە کۆمپانیا ژن بەخوا دروستی کردو لە ماڵە دانیشێت چێش دێنێت چییە؟ چیە جمعە ئەی تۆ منی نەبێت لە کۆمپانیا منی دامەزران بێعەقڵ بووم ئەو کاتە عەقڵم دەزاو باشە؟ ئەوە چیە جمعە سبەینە ناچێتە بۆ کۆمپانیا ئێستش تەلەفۆن بۆ مدیری کۆمپانیا دانیشە من معاشی مانگێکم وە نەکرد تو تازە چ نامانەوێ ئەو مەعاششمان لە خوایە دانیشە باشە معاشیشم بێ من هەر نایخۆم دانیشە تو ماکاتەواو دانیشە تەلەفۆنی بۆ بەت حیامەت چێ مدیرەکەت ئەمە عەزە دانیشە میکە دانیشە بۆی مەکە حیامەت عەزە گوێ بگرە لە سبەینەوە قۆمری ژنم نایەتەوە بەو کۆمپانیای تۆیە وەرە خۆ و ژنانیت عەزەت دایخە ئەدەم سس ئەو بەم دەڵێ ژنانی حیای منێ برد بۆ حیا دەچێت ها لە ماڵەوە دانیشە چێش دێنێ بۆ مێردەکەو ئەی بۆچی پێشاسە گیری وا پێ ناوتم کاکە ئەو کاتە بێعەقڵ کاکە ئەو کاتە عەقڵم دەجابوو باشە ئەیە گوژن و پیاو یەکسانن یەکسانە یەکتەڕە ماشە لە ماڵەوە دانیشیت کۆمپانیا تەواو خەڵاس ئەو پیا بۆ گۆڕا جمعە خەڵک سەیرمانەکە جۆن دانیشە با سەیرمانکە بە هەموو دنیا بزانێت کە من عەشقی تۆم عەشقم ئەڵێم گیان جمعەگیان گیانی جومعە من نامەیە مەسرە بە تۆ بکەم شتێکم نایە لە تۆ ئەوە چییە و قسانە بەجارێ حەزم شتی جوانیانی ئاخر ئەزانی چۆ قومی گیان تۆ قسانە مەکە من ڕۆحم فیدای تۆیە مەسرەف چییە وەڵڵا حەزەکەم هەموو ڕۆژێ بازار بکەیت بۆ معلومات من خۆم پێم خۆشە وەکو جومعە هەر مۆدێلێک دەرچوو یەکەم کەس تۆ لەبەریکەیت ئەمە 15 شاگرد زەربی ئەگەر دەیکەی ئەمە 150 باشە ینی چەند غازی هەتی 12 غازیان سەرف کردو ئەمە سەر و پێیان هەڵکڕ ڕووزان و ئەخ 12 غاز مەعقول نییە وەڵڵاهی وا بڕابێ و مەقەمە داخەم هیچی وە ناهێڵێتەوە باش ئەگەر شاگردەکان کەم و جمعە شەمەمبەی بۆ بازار وەڵڵاهی لە یەک شەمۆ ئیشم هەیە هەتا پێنج شەمە ئێ جمعەش ناوی خۆمە یانی مەجال نییە ناوەکە زۆر جوانە جمعە با بچین بۆ بازار ئەگەر نەچوم بۆ مەحکەمە و ناوەکەی خۆم نەگۆڕی تۆ بە جمعەوە بانم مەکە باشە بۆ بە قوربانی و خاڵەوە بم بە هێزانێک با نەکەومەوە خاڵم لە بنا دەری بێنم ئەزانین چۆن تۆ زۆر ئیزعاجی خەریکە ناخۆشیەکەیت دوو جارە حساباتم لێ تێگەی یاخر بۆ بازار بازار بۆ چێتی و بازار ئەبەی خلیزیەکڕم
بۆ ئەچی بۆ دووبەی دووبەی چی بازارێکە تەعزیەکرد لە بەریەکە کە چێژنەکە پارە بەژناکە تۆ حسابی گیرفانی من ناکەیت هەر فریای مەسرفی ماڵەکە و متەواو وی بسم الله ئەی پێش هاوسەرگیری بۆ چێ گوجلی مارکە و بۆ کرم چی دێ بۆ دەکەم عەقڵم لەدەسا بوو کەر ببووم بێهۆش بووم باشە جۆ بگرە ئەچمە ئەو دیۆ حساباتاکەمەوە دەجار لێت تێکام دوام نەکەویت ئیزعاج وی بسم الله پیا بۆ گۆڕاوە سەفەر مەکە سەفەر مەکە دڵم ئەڵێ نەتبینمەوە وا ئەو گۆرانی ئاخر من چۆن سەفەرکەم بەبێتەوە ها یعنی جمعە منی خۆشەوێ تۆ بەجددیتە تۆ دڵی منی تۆ چاوی منی تۆ باوشی منی تۆ دایکی نەدایکی نابێت تۆ ڕۆحی منیت یعنی قەت سەفەر بەبێ من ناکەی ئەگەر سەفەرم کە ڕووی بابی بابم ڕەش بێ بەبێتەوە سەفەرێ مەکە سەفەرێ مەکە دڵم دڵێ نەبین جاکوانەی بینێتەوە جمعە هاتی قمری ئەم خاولێش بیر چوو دێتی کردی ئەو دەستە وام نیشەچم جلەکان دانێ باشە جلی چی وەرە تاو چی تاو تاو جلەکان ئەڕۆ من وەکوێ منێ بێ مژل حازرکەم بۆی کوێی لەگەڵ ما باوکەم ڕۆ چۆن منیشێم لەگەڵ تا کۆرە جاوکەی سەفەری پێوترێ بابە من تۆزە مێشکی خۆمی استراحەت پێکەم ئەی تو دای من ناو بەبێ تۆ سەفەر ناکەم کەر بوومە و کاتە بێ عەقڵ بوومە و کاتە ئەوە عیابی دەستگیران ناری بوو نایڵم بڕۆی منیشێم لەگەڵێ نایڵم چییە خۆ قابلە کاکە بێزار بووم ئیزعاجێ کردووم با تۆزێ مێشکی استراحەتکە لەو ئیتاڵیا با سەفەرێ بکەم بە تەیارە ئاوا ئەی بۆچی پێش زەواج قسەی بار قوبریقی بۆ منەکرد دوای زەواجیش وا گۆڕایت ئەو کاتە مێشک لەمەیان نەبوو کایتیا بوو ئێستا مۆخیتیایە دەکە بە سەلامەتی نەگەڕێیتۆ لە تیارە بکەیتە خوارەوە بە باشە قوربانی تای تیارەکە بیت مادە بەبێ منەچیت وەرە بابە مانگێکم پێچە بە دوو ڕۆژ لێمە ڕوە ها ماگێک بەڵێ ئاخ بە دەستۆوە وەرە ئاخ بە دەست تۆ بڕۆ بڕدەی بڕۆ هەر نەیتەوانێ بە تەلەفۆنی فرێ کەرسوو بکەم تەلەفۆنێکی بۆ بکەم ئەو خوشکە کڵۆڵەم تازە زەواجی کردووە هەڵی گرە کەرسوم چۆنی ئاڵێم کەرسوم گیان گوێ بگرە جارێ پەلەی گواستنەوە نەبێ بیبەرە محکەمە سوێنی پێ بخۆ بڵێ پێش زەواج وعدی چی و پێم دوای زەواجی ژەوانە بۆکەی باشە دێخوا حافیز